ئەوە یەکەم جار نییە بەشک لە باوەڕێکی نوێ هاتە ناو دنیای ئیسلامیش بڕوا بکەن. ئەو باوەڕە لە 60 نەبوو، لە 80 نەبوو، هاتیە بوومەلەرزە لە ناو کۆمەلگای مسلمان ڕوویدایە. 50,000 کەس مردیە. بیستانە لە 2023 فێبرۆری 2023 دەیانگوت ئەوە غەزەبی خوایە لەوەی کەمەلهەیلەیە. 50,000 مسلمانی کورد و عەرەب و تورک مردن. ئێستا دەڵێن ئەوەی ڕوویدایە لە ئەمریکای ئەوە غەزەبی ئیلاهە، لەبەر ئەوەی ترامپ گوتی ئەوەی دەکەین. یعنی پرسیارێک ئەوە دروست دەبیتن، بەڕاستی خوددا ئەوەندە دەڕقا بێت مەسەلەن ملیۆنان ئاژەڵ بسووتێنیتن کەوا دەسووتێن لەوێن دەرها هیچ شوێنێک نییە لێ قوتاربی ئاژەڵ دەسووتێنیتن. ئاژەڵ زەمبی چییە؟ خوددا ئەوەندە زاڵمە کاکە بێت ئینتیقام لە بڕی ئەوەی لە بەیت ئەبیەس بکاتەوە دەچی لە خەڵکی مەدەنی دەکاتەوە. یعنی هەندێک شت دەڵێن زۆر سەیرە. لەو ویلایەتی کالیفۆرنیایە ئەڵێن 1 ملیۆن مسلمانی تێدا دەژی، 252 مزگەوتی تێدایە. باشە لەو شارێ ئاگری گرتیە 150,000 مسلمانی وایە، یعنی ژیانی لە دۆزەخە. دوو شعبی ئەمریکی زەمبیلۆ بکە کورە بێویژدانینە لۆ غەزەی کە زمانتان درێژە بە ئەوانەی کە وا دەڵێن ئێوەندەی لە ئەوروپا تا ئێستا لە ئەوروپا و ئەمریکای هەفتانە مزاهرە دەکرێن و چ دەکەن؟ بەس بم بڵێستانۆ کردیە تا ئێستا ئەو 17 مانگەی تا ئێستا لە هەموو زانکۆکانی ئەمریکا و ئەوروپای بەردەوام کار و چالاکیە بووە. شەقام هەیە بەو سەر ماسۆڵی ئەنگۆ چستان کرد لە هەموو ئەو وڵاتە عەرەبی و ئیسلامیانە چستان دۆ کرد. بۆیە ئەو قسان لە هەموو ئەوە گرنگتر بەڕێزان با بێن سەیری ئەو قسەی ئەوە بکەین. یعنی ئەو تەفسیرە قێزەوەن و خەتەرانە کە وتم خودداوا پیشان دەدرێتن کە خوددا ئەوە ئاگری لەوەی بەرتە ئەوەی کرد. باشە یعنی تۆ پێتا وایە ئەوە دامانە ئەوەی گۆ ڕاستە. ئەدی تەفسیری چێ لەوەی کە لە 9 سپتێمبەر 11 سپتێمبەری 2015 لە ناو مەککەی لە ماڵی خوددا و پێغەمبەری 110 کەس کوژرا، 320 کەسیش بریندار بوو. ئەوە یەک بەر بۆ کرانەک ئەو ئایشک لەو ئاسنان 110 مسلمان لە ناو ماڵی خوای کوشت، 330 بریندار کرد. ئەدی ئەو 2,000 حاجیەی بەزام 2019 بوو چەند بوو مردن. ئەدی ئەو هەفتەی ڕابردوو لە خەلیج هەمووی فێزان بوو. هەر ئەو ساڵ زیاتر لە 50 کەسی خەلیجی بە ئاو بە فەیزان بوونە. لە پاکستان کاکە ئەدی ئەو 50,000 کورد و عەرەب و تورک کە زۆرینەی کورد بوون لەو بوومە لەرزەی ئەو منتیقە هەژار نشینانە مردن. خوددا ئینتیقام لەوانە دەکا کورکاچ خۆمەچەکەوە بکەنەوە واز لەو عەقڵێتە بێن هەر شتێک بی. خوددا تۆڵە بکات لۆ ناچی لە تەپڵی سەرچی نەتەنیاهۆی نادا لە بەیت ئەبیەز نادە دەچی لەو ئاژەڵ و مرۆڤە بێ تاوانانە دەکات. چ پەیامەکی ئیسلامە ئەنگۆ دەیگێ